کۆتاییهێنان بە پارێزبەندی ئەنجامدەرانی جنایەت لە دژی ڕۆژنامەنووسان. ئەمڕۆ 2 نۆڤەمبر بەرابەر لەگەڵ 11 خەزەڵوار بە پێساڵنامەی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی کۆتاییهێنان بە پارێزبەندی ئەنجامدەرانی جنایەت لە دژی ڕۆژنامەنووسانە. مەبەست لە دیاریکردنی ئەم ڕۆژە دەربڕینی هاوسۆزیە لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانەیە کە هەوڵی خستنە ڕووی ڕاستیەکان و پێدانی زانیاری دروست دەدەن. خاوەن سەرمایە و دەسەڵاتیش بە هەموو شێوەیەک دەیانەوێت ناچاریانکەن کە بێجەنگ بن و خۆیان لە لێپێشینەوە و سزادان پارێزراو بن. هەزاران ڕۆژنامەنووس لە سەرانسەری جیهاندا تەنیا لەبەر ئەوەی کە ئەرکی پیشەی خۆیان جێبەجێ دەکەن لەگەڵ کۆمەڵێک مەترسی وەک هەڕەشە و ئازار و ئەزیەت و تەنانەت مردنیش بەرەوڕوو دەبنەوە. بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان ساڵی ڕابردوو تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکانی مێدیایی لە چاو 2 ساڵ پێشتر لانی کەم 42% زیادی کردووە. بە شێوەیەکی مامناوەند هەر 5 ڕۆژ جارێک ڕۆژنامەنووس یان وێنەگرێکی ڕۆژنامەوانی لە جیهاندا دەکوژرێت. ئامارەکان باس لەوە دەکەن کە لە باشترین حاڵەتدا لە کۆی 10 ڕۆژنامەنووسی کوژراو تەنیا یەکێکیان بە دوواداچوونی بۆ دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە ژمارە ئەو پەروەندانەی لە دەستگاکاندا بە دوواداچوونیان بۆ کراوە و بووەتە هۆی دۆزینەوە یان ناسینی تاوانباران لە ساڵی 2013ەوە تا ئێستا تەنیا 2% پێشکەوتن نیشان دەدات. بە وتەی یونسکۆ لە باشترین حاڵەتدا تەنیا 6% جنایەتەکانی دژی ڕۆژنامەنووسان لە دادگاکان تا قۆناغەکانی کۆتایی و دادگاییکردنی تاوانباران بە دوواداچوونیان بۆ دەکرێت. زۆربەی ئەو مەترسی و ئەزیەت و ئازار و هەڕەشانە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتە سەرمایەدارەکان یان حکوومەتە بە ئاشکرا جنایەتکار و سەرەڕۆکانی وەک کۆماری ئیسلامیەوە ئەنجام دەدرێن. بە پێی راپۆرتی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە کاتی هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامیەوە تا ساڵی 2018 لانی کەم 806 ڕۆژنامەنووس لە ئێران زیندانی کراون. هەروەها زیاتر لە 50 ڕۆژنامەنووسی ئێرانی لە تاراوگە بە شێوەی جۆراوجۆر کەوتونەتە بەر هەڕەشە و تەنانەت هەندێکیان هەڕەشەی کوشتنیان لێکراوە. هەڕەشەکردن و ئەزیەت و ئازاری بنەماڵەی ڕۆژنامەنووسانیش جۆرێکی دیکەیە لە توندوتیژی لەلایەن کۆماری ئیسلامیەوە کە تا هاتووە زیاتر پەرێسەندووە. بۆ نمونە لە سەردەمی شۆڕشی ژنجیان ئازادیدا فشار لەسەر ڕۆژنامەنووسان و بنەماڵەکانیان تا ڕادەیەکی زۆر تونتر بووە و شەپۆلی دەست بەسەرکردن چەند هێندە زیادی کردووە. بە پێی راپۆرتی فێدراسیۆنی جیهانی ڕۆژنامەنووسان لە ماوەی 1 مانگدا لانی کەم 25 ڕۆژنامەنووس لە ئێران دەست بەسەر کراون. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان سەرجەم ناوی 51 ڕۆژنامەنووسی زیندانی کراوی لە ئێران بڵاو کردەوە کە لە کاتی ناڕزایەتیە شۆڕژگێرانەکانی ئەم دوایەدا دەست بەسەرکراون و نووسیویەتی لەو ژمارەیە 14 کەسیان بە دانانی بارمتە ئازاد کراون و 37 کەسی دیکەش تا ئێستا دەست بەسەرن. نمونەیەکی دڵتەزینی زیندانیکردن و هەوڵدان بە مەبەستی بە چۆکداهێنانی ڕۆژنامەنووسان لە دەستگیرکردن و سزادانی نیلوفەر حەمیدی پەیامنیری ڕۆژنامەی شەرق و ئیلاهە محەممەدی پەیامنیری ڕۆژنامەی هەممی هەندا بەرچاوت کەوت کە بە شێوەیەکی گشتی سزای 25 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرا و 15 ساڵی جێبەجێ دەکرێت. ئەم دوو پەیامنێرە بوێرە بە بڵاوکردنەوەی راپۆرتی کوژرانی ژینا ئەمینی لە نەخۆشخانەی کەسرا و ڕێڕەسمی بە خاکسپاردنەکەی لە شاری سەقز کوشتنی ناوبراویان بەدەستی حکوومەت ئاشکرا کرد و ڕۆڵیان هەبوو لە دەستپێکی شۆڕشی ژینادا. ئەوان بە بێگرنگیدان بە هەوڵ و ڕێشوێنەکانی کۆماری ئیسلامی ڕایان گەیاند کە شانازی بەو کارەوە دەکەن کە کردویانە. گرتنەپەری ڕێشوێنی قەزایی و لێپێچینەوە لە ڕۆژنامەنووسانی ناڕازی کە لە ئاستێکی بەربەڵاودا کەوتووەتە بەڕەخنا لە کۆماری ئیسلامیدا ئەوەندە زۆر و بەرچاوە
ئێرانی ژێردەسەڵاتی ئەو ڕەژیمە بە زیندانی ڕۆژنامەنووسان ناو ناوبانگی دەرکردووە و خودی ڕەژیم لە نێو 180 وڵاتدا لە پلەی 178 هەمیندایە. بەڵام ئەزیەت و ئازاری پەیامنێران و ڕۆژنامەنووسان تەنیا بە زیندانیکردن کۆتایی ناهێت. کاربەدەستانی ئیدارەی ئیتفاعات و دەستگا هەواڵگریە هاوسەریبەکان بەردەوام هەڵسوڕاوانی ناڕازی بوارەکانی ڕاگەیاندن و بنەماڵەکانیان خستووەتە ژێرگوشار و هەموو جۆرە هەڕەشەیەک. ئەم ئەزیەت و ئازارانە بۆ ژنانی پەیامنێر گەلێک سەخترا، لەبەر ئەوەی لە شوێنی کارەکانیشیاندا لەلایەن دار و دەستەی ڕژیمەوە ئەمنیەت و ئاسایشیان نییە. ئاکامی توێژینەوەکانی مانگانەی پەیوەندیەکان دەری دەخات کە نزیکەی 90% ڕۆژنامەنووسانی ژن لانی کەم جارێک لە شوێنی کارەکانیان تووشی ئازاردانی جنسی بوون. ڕێژێکی بەرچاو لە پێشێلکاریەکان لەلایەن ئەو بەناوبەرپرسانەی دەوڵەتەوە ئەنجام دەدرێن کە خۆیان بە بەسیج و پەیڕەوی ئیسلام ناو دەبن. بە شێوەیەکی گشتی دەگەینەوە دەرەنجامەیە کە ئەو ئیدعایەی نەسەوای گرتوەکان ڕاستەکە، دەڵێت ڕۆژنامەگەری یەکێکە لە پیشە هەرە مەترسیدارەکانی جیهان. بەڵام پێویستە تێبینیەکی پێزیاد بکرێت. ڕۆژنامەگەری بەهۆی قوڵبوونەوەی قێرانی سەرمایەزاری و بەهێزتربوونی بەرێڕاستی تونڕە و شەڕخوازەکانی بووەتە پیشێکی مەترسیدار. کارەساتبارترین نمونەی ئەوەی لە شەڕی ئێستای دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی فەلەستین و بەتایبەت لە غەزا دەبینین. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور ڕۆژی چوارشەممە 31 ئۆکتۆبر بەرامبەر لەگەڵ دەی خەزەڵوەی ڕاگەیاند کە تا ئێستا 34 ڕۆژنامەنووس لە کاتی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزا کوژراون. لە ئاوا هەلومەرجێکدا ناکرێت چاوەڕوانی باشتربوونی دۆخەکە و لێپرسینەوە و دادگاییکردنی جنایەتکاران لەم پەیوەندیە ڕەواڵەتی و فۆرمالیتە بکرێت. بەڵکو باشتربوونی دۆخەکە و لێپرسینەوە لە تاوانباران تەنیا بە خەبات و تێکۆشان لە دژی هۆکار و سەرچاوەکانی ئەو نەهامەتیانە و هاتنە سەرکاری دەسەڵاتی جەماوەری مسۆگەر دەبێت.